هیچ باش نبوو ڕۆژ نەبوو نانی نەخۆن بەبێگرێ دانگۆ عاتمان بدەنێ و مارمان بدەنێ و بەناومان کەس بوون دانگۆ ئەو عاتانە هیمەیە ئەو خانیانە هیمەیە حالە بە هاوردەکان بە پاڵپشتی سوپای عێراق ڕێگریان دەکرد لە جوتیاران لەوەی کە کاری دروێنە و تۆ بکەن لەسەر زەویەکانیان بە بیانووی جیاواز. ئەمڕۆکە حوتومەتە گوندی پەلکانە ئەمڕۆ وەکو جەژن وایە بەهۆی ئەوەی کە دوێنێکە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیاری هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی دادگای ئەنجومەنی باڵای شۆڕشی پەسەند کرد واتە بڕیارەکانی ڕژێمی پێشووی بەعسی هەڵوەشاندەوە بەمەش زەوی جوتیاران گەڕایەوە بۆ خاوەنە ڕەسەنەکانیان کە جوتیارانی کوردن. من بۆ زانیاری زیاتر دەچمە لای کاک فەرهاد کە جوتیاری پەلکانێک. کاک فەرهاد سڵاو دەبێت. سڵاو لە بەڕێزی شبی. بۆم باس بکە ئەم هەشت ساڵە ئێوە چۆن ژیانتان بەڕێ کرد لێرە؟ 8 ساڵی تەمەنمان لێرە لە دوای 16 ئۆکتۆبەر تەنها وجودی یعنی بەرەنگارد بوونەوەمان بەرامبەر عەرەبی پێپەتی و سوپا تەنها داری دەستمان و بەردی دەستمان بوو بەرامچی بوو وجود و بورەمان بەرز بوو توانیمان بە یەکگرتووی ئەو دۆخە تێپەڕێنین ئەو کاتیکە بەڕێز دکتۆر شاخاوانیش کە هات ساڵپار بەڵێنی ئەوەی پێدا نایلی خوێنی یەک جوتیار برژێ و ئەم کێشە کێشەی گوتی ئێوە وتی ئەو کێشە کێشی ئێوە نییە کێشەکێشەی منە بەڵێ دوێنێ بەڵێنەکەی بردە سەر زۆر شاونخۆنی کرد ئێمە ئاگادارین لێرەوە دەستخۆشی لە بەڕێزیان دەکەم پێی دەڵێم هەردوو چاوەمازەکەم قائدجیان بەڵێنەکە کە هاتی پەلکانی بە پەلکانەتدا بەڵێنەکەت بردە سەر سپاست دەکەین. ئەمڕۆ ڕۆژێکی چۆنە بووە؟ ئەو ڕۆژەکە لە نەورۆز خۆشترا ئەو بەلای منە ئەوە نەورۆزی منە بەلای من ئەوە ئازادی منە بەلای من ئەو 50 ساڵێک کە لە باو با پیرم ئەو زەویانە داگیر کرا ئەوە دوێنە بڕیارەکە هەرۆشاوە و گەڕاوە باوشی کورد من وای دەبینم تاپۆی کوردستانی بوونی کەرکووکی سەلماند. من بۆ زانیاری زیاتر دەچمە لای یەکێک لە جوتیارە هەرە بوێرەکانی پەلکانە کە ئەویش مام سابیرە ئەگەر کامیرەمانەکەم لەگەڵم هاوکار بێت مام سابیر سڵاو دەبێت باشی تەندروستیت باشە؟ باشم خاپ. ئەمڕۆ ڕۆژێکی چۆنە بۆ تۆ؟ ئەو ڕۆژێکی زۆر گرینگە لە بۆ ملەتی کورد لە خەرچی کەندێناوەی گابەرەکە و شەنەغا و هەموو کەندێناوە و قەراج و مرشیە و هەموو لەوە ملەتی کورد هەر بە کاک شاخەوانەوە بۆمان ببینێ. ئەم هەشت ساڵەی تێپەڕی وەزعتان چۆن بوو لە دوای وەڵڵای هیچ باش نەبوو ڕۆژ نەبوو نانی نەخۆن بەبێگرێ چیان نەویست عارەبەکان چیان لێ دانگۆ عاتمان بدەنێ و مارمان بدەنێ و بەناومان کەس بوون دانگۆ ئەو عاتانە هیمەیە ئەو خانیانە هیمەیە ئەو هەشت ساڵێک ئێوەش وازتان لە پەلکانە نەهێنا؟ ناوەڵڵا هەشت ساڵە ئەوە هەشتەمی ساڵە وازمان لێنەنا بە پشتیوانی خوای و گەورە و مەهرەبان. دەستخۆش زۆر سپاس. هەڵبەتە ئەوەی دەیبینن کۆبوونەوەی جوتیارانی کووردە کە خۆشی دەبڕن و ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە بۆ جوتیارانی گوندەکانی پەلکانە و شەناغە و گابەڵەکە بۆی کە دەچوونە سەر جوتیارانی کورد و ڕێگان نادا لەسەر زەویەکانیان کاری خۆیان بکەن. دوێنێکە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیارەکانی ئەنجومەنی باڵای شۆڕشی بەعسی هەڵوەشاندەوە بەمەش زەویە کشتتوکاڵەکان گەڕایەوە بۆ خاوەن ڕەسەنەکانیان کە جوتیارانی کوردن. دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق کە ساڵێک لەمەوبەر هات سەردانی جوتیارانی ئەم سنوورەی کرد پێیانی گوت من لەگەڵتانم بە هیچ شێوەیەک ڕێگە نادەم خوێن لە پەنجەی هیچ جوتیارێک بێت و ئەم کێشەیە چارەسەرەکەم. ساڵێک تێپەڕی ئەمڕۆ کێشەکە چارەسەر کرا.